بینەرانی عزیزی گەلی کوردستان سڵاوی ئێمەتان لێبێ وەم کاتەوە کاتێکتان باش بێت خۆشحاڵین کە ئەمڕۆژ بە یارمەتی هاوکاران و لە پرۆگرامێکی نوێدا و بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەبینەوە میوانی ماڵەکانتان بەو هیوایی کە تا کۆتایی پرۆگرام لەگەڵماندا بمێنەوە سوود لە بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان ببینن. خۆشویستان لە پرۆگرامی ئەم ڕۆژماندا هەروەک هەمیشە وەکو ڕۆژانی ڕابردوو چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان بۆ ئامادە کردوون کە دواتر هەریەکان لە کاتی خۆیدا ئاماژەی پێدەدەین کە بڕگە و بابەتەکان چین و تەوەرێکی سەرەکیشمان هەیە کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین و تەوەرێکی تەندروستیە باز لە چۆنێتی پاراستنی پێسمان دەکەین بە تایبەت لە وەرزی بەهاردا هەڵبەتە کە پێدەنەی وەرزی بەهارەوە هاوڵاتیان گەشتەکانیان یاخود سەیران و سەفرەکانیان زیاتر دەبێت ماوەیەکی زۆرتر دەچنە بەرخۆر و تیشکی خۆر بەرپێستیان دەکەوێت. ئەنجا ئێمە ئەمانەی ئەمڕۆ باز لەوە بکەین کە چۆن و بە چه شێوازێک بتوانین پێستمان بپارێزین لە ئەگەری ئەو گرفتە تەندروستیانی کە دووچاری پێستمان دەبنەوە. چی بکەین بۆەوەی کە بتوانین پێستمان بپارێزین ئەو دژەخۆرانی کە هەمیشە پزیشکانی پسپۆڕی تایبەت بە پێست ئاماژەی پێدەدەن کە دەڵێ دژەخۆر دەبێت بەکاربهێنرێ چۆن و لە چ کاتێکدا پێویستە بەکار بهێنرێ. ئەمە تەوەری سەرەکی ئەمڕۆمانە کە دواتر پزیشکێکی پسپۆڕی تایبەت بە پێست و جوانکاری لەگەڵێ بەدا میوان دەبێت گفتوگۆی زیاتر و زانیاری زیاتری لێوەردەگرین. لەگەڵ تەوەری سەرەکیدا دەچینە لای بڕگەی یەکەمی پرۆگرامەکە کە ڕێنمایی تەندروستیە. ڕێنمایی تەندروستی ئەم جارەمان هەر جارە باز لە گرفتێکی تەندروستی و باز لە هۆکار و نیشانە و چارەسەرەکەشی دەکەین. بەڵام لە ڕێنمایی ئەم جارەماندا باز لە هۆکارەکانی گریانی منداڵ دەکەین. هەڵبەتە منداڵ لە قۆناغەکانی ژیانیدا و بە تایبەت لە قۆناغەکانی سەرەتاییان بڵین چەند هەفتەی سەرەتایی تەمەنی منداڵەکە دووچاری گریانێکی زۆر دەبێت کە دایکان و باوکان بێزار دەبن یاخود دەناڵێنن بەدەست ئەو گریانە زۆرەی منداڵەوە. پزیشکێکی سپۆڕی تایبەت بە مناڵان باز لە هۆکارەکانی گریانی منداڵ دەکات و چارەسەرەکەشی با بێکۆ بینەری بین و دواترە گەڕێنەوەلاتان. بەیانی باش وادارم هەم لایەکتان باشن. من دکتۆر کاوە زەنگەنەم پزیشکی پسپۆڕی منداڵان. حەز دەکەم لە بەڕگەی ئەوڕۆدا باسی گریان و ئازاری منداڵی تازە لەدایک بکەم. خۆمان دەزانین کاتێک منداڵ لەدایک دەبێتن هەندێک فیزیۆلۆژیای لەشی دەگۆڕێت چونکە ناوسکی دایکیدا لە بیئەیەکی جیابوو کە دێتە دەرەوە دێتە دەوروبەرێکی جیا بۆیە هەندێک گۆڕانکاری زۆر لە لەشی منداڵدا ڕوو دەداتن. یەکێک لەو شتانێک کە منداڵ پێویستی بەوەیە کە ئیتیساڵ و لینکێ بێ لەگە دایک و باوکەکانی تاوەکو لەگەڵم دێت بریتە لە گریان چونکە منداڵ لەو تەمەنەیدا فێری قسە نەبەوە نەتوانێت هیچ شتێک بکاتن تاوەکو ڕەبتێکی مباشر هەبێ لەگەڵ دایک و باوکی بۆیە لەو حاڵەتێدا منداڵ شتەکانی بە گریان دەڵێت. لای ئێمە لە بەحسەکاندا دەڵێن منداڵ کاتێک دەگرێت دایک تاکە کەسە دەزانێت منداڵەکەی بۆچی دەگرێت. یعنی دایک دەتوانێت گریانی منداڵ جیاب کاتۆ لە گریانێک کە برسێتی یاخود لە گریانێک کە منداڵەکەی ئازاری هەیە لە منداڵەکەی نەخۆشیان منداڵەکەی خەوی یا منداڵەکەی خۆی تەر کردیان منداڵ گرفتێکی تری هەیە. بۆیە گریان پێشەمو شتێک وەسیلەیەکە شێوازێکی ئیتیساڵی دایک و خێزانە منداڵ و خێزانەکەوا دەکات لەگەڵ منداڵ لەگەڵ دەوروبەری خۆیدا قسە بکات. ئەوە بەشی یەکەم. وەکو حاڵەتێک کاتێک منداڵ ڕوو دەدات کاتێ منداڵ شیر دەخوات و دەگاتە ئەو حاڵەتەی کەوادا دەست پێ بکاتن گەورە بێت و گەشە بکات. یەکێ لە حاڵەتە فیسیۆلۆجیەکان کە نەخۆشینە لە ئەسڵدا بەڵکو شێوازێک و ستایلێکی ژیانی منداڵە لە سێنگی مەدەنگی یەکەمدا بریتە لە گریان. لای ئێمەدا وەکو مستەڵح پێ دەڵێن ئینفەنتال کۆڵێک یعنی ژان و گریانی منداڵ. ژان و گریانی منداڵ بەگشتی بەبێ ئەوی نەخۆش بێت لە ڕۆژێکدا بۆ سێ کات ژمێر بە شێوازێکی گشتی و لە هەفتەی سێ ڕۆژدا و بۆ ماوەی سێ مانگ دەگرێت. یعنی منداڵەکە لە ناکاو بۆ نمونە لە کاتێکی دیاریکراوی ڕۆژدا بۆ شێوازێکی گشتی دەست بە گریان دەکات. گریانەکانی چەند خاصڵەتێکی هەیە. خاصڵەتەکەی ئەوەیە لە ناکاو دەگرێت و زۆر بەتوند و تیژی دەگرێت و گریانەکەی هەز دەکەی هیچ هۆکارێکی نییە. دایکی سەیری دەکات خۆی پیس نەکردووە گرفتی نییە شیری خواردووە هیچ مشکلێکی نیە بەڵام گریانێکی تند و تیژ دەگرێت و ئەو گریانەیە دەگرێت تاوەکو هەندێک بێتاقەتی دەکات ماندوو دەبێت. کاتێک هەڵی دەگریت و یان دیجوڵێنێت تۆزێک باش دەبێت. دوای ئەوە داگریانەکەی ناوەسێت تاوەکو هیلاک دەبێت دوانێ نیم ساعت بخانە دوای ئەو منداڵەکە بێدەنگ دەبێت و دەڕوات. ئەو گریانەیە بە شێوازێکی گشتی خشتان هەیە. بۆ نمونە منداڵەکان زۆربەیان کاتی ئێواران دەگرێن بۆ من دایکێک دەزانێت مناڵەکە
منداڵەکەی ساعت 5 ئێوارە دەست بە گریان دەکات ئەوەندەی ساعت دەگرێت دوای ئەوە دەزانێت ساعت 11 شەویش بەجبێتتر بۆ ئەو دەگرێت دوای دەزانێت ساعت 3 شەویش جارەتر دەگرێت ئەو گریانانەی کە منداڵ بە شازە دەگرێت بە توندی دەگرێت و لە ناکاو دەگرێت و گریانەکانی زۆر بەڕق دەگرێت و بە هیچ شتێک ژیر نابێتەوە بەگشتی و کاتێک گریانەکەی تەواو بە خۆی بێدەنگ دەبێت بە خۆی عاقڵ و فەقیر دەکات دەڵێ ئەو نە بە گریاوەیەکێکی تر بۆ گریاوە ئەو حاڵەتی پێڵێن ئینفەنتال کۆرێک ینی ئەوەیە کە نەخۆشی نیە منداڵەکە ئازاری سێمانگەیە زۆربەی زۆری منداڵەکان هیانە بە شێوازێکی گشتی لە 160 منداڵەکان ئەو ژانیان هەیە لە هەندێک منداڵ زۆرترە لە هەندێک منداڵ کەمترە بەڵام هەندێک حاڵەتمان هەیە ئەمە حاڵەتە فسیۆلۆجیکەیە کە لە 3 هەفتەی یەکەم لە دوای 3 هەفتەی یەکەم دەست پێ دەکات و بۆ مدەی 3 مانگ دەخانێت و شەو ڕۆژ 3 سەعات دەگرێت و هەندێ تەجربە و بەحسیش دەڵێن ئەگە زانیت بزانیت بتەوێت بزانیت ئەوە ڕاستیانە کاتێ مناڵەکە جوولەیەکی هێواشی پێدەکەیت یان هەندێک جار دەیخەیتە ناو سیارە کاتێ ناو سیارە منداڵەکە بێدەنگ دەبێت کاتێک لە سیارە دێتە خوارەوە دووبارە دەگریێتەوە ئەگەر بۆ بزانین ئەم حاڵەتەیە نەخۆشیە دەبێت هەست بکەین کە بزانین منداڵەکە گرفتی تری لەگەڵدا یان نا بۆ نمونە ئەو حاڵەتی وەکو وتمان لە ناکاو دەگرێت و گریانێکی زۆر دەکات و دای بێدەنگ دەبێت و هیچ مشکلەیەکی بێت بەڵام کاتێ زانمە مناڵ تای لەگەڵە بۆ نمونە هەستەکەین ئەو حاڵەتێکی تەندروست نیە نەخۆشە جارێکتر دەبێت مناڵەکە دەڕشێتەوە کاتێ دەڕشێتەوە زۆر دەگرێت کاتە منداڵ تشەوەکی معدەی زۆرە کاتێ شیرەکە دەگەڕێتەوە قورگی دەبرژێنێتەوە ئازاری هەیە کاتێ مناڵ لەگەڵ میزکردنا دەگرێت ئەو کاتێ ئەزانین هەوکردنی کۆندامی میزی هەیە لە کۆندامی میز کە هەوکردنیە لە منداڵاندا باوە منداڵەکە ئازاری هەیە بۆ منە کاتی هەستەکە مناڵەکە خۆی پیسەکات کاتە ئازاری لەوانەیە ناوگیانی سوتابێتەوە حاڵاتی ترمان هەیە کە منداڵەکە دەکات بۆیە دایک و باوکان دەبێت زۆر بەوردی ئاگیان لەوە بێت لەگەڵ ئەوەیشدا کاتێک دایکەکە سەیری مناڵەکەی دەکات بۆ نمونە کاتێ مناڵی ئەگرێت ئەبینێت ئەبێ بیدایان تاکید کە بزانین هیچ گرفتێکی نییە بۆ نمونە سەیری بکات پاکی بزانی پاکیانە بۆی پاکی بکاتەوە بۆ مەسەلەن محالە بکە بزانین مناڵەکەی برسییان ناشیری پێ بدات بزانیش جلی تەسکی لەبەرە و ناڕەحەتیانە ئەم بزانێت مەسەلەن بۆ منە شوێنەکەی گەرمە ساردە ئەگەر هەستی کرد ئەمانە هیچ نییە کەواتە نابێت خۆی بتاقت بکات بەو گریانەیە و بزانێت حاڵەتێکی فسیۆلۆجیە و ئەو منداڵانە وا دەکەن و ئەو مەرحەلەیەکە و تێدا پەڕێت بەبێ هیچ گرفتێک بۆ منداڵەکە بکە بەڵام کاتێ زانی ئەو نیشانەی تری لەگەڵەکە نەخۆشین دەبێت ئەو کاتێدا بە هەندوەری بگرێتەوە بتوانێت چارەسەری بکات یاخوددا یارمەتی لە پزیشکان یاخود لە بنکە تەندروستیەکان بکات بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک و هەر شاد و خۆشەویست بن. لەگەڵ هاتنی جەژنی نەورۆز و لەگەڵەوەی کاپێ دەنینە وەرزی بەهارەوە هەڵبەتە گەشتکردن و سەیران و سەفرە و گەڕان زیاتر دەبێت لە نێو هاوڵاتیاندا کە ئەمە ژوا دەکات تیشکی خۆر زیاتر بەرپێستمان بکەوێت. اینجا لەمە دواکە وەرزی بەهار و هاوڵاتیان زیاترە چنە دەرەوانەیە ئێمە یاخود هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی چی بکەن بۆی کە پێستیان بپارێزن بۆی کە بە دوور بن لە هەر گرفتێکی تەندروستی پێستکە دووچاریان ببێتەوە. لە ڕووی بەکارهێنانی دژەخۆر و تەواوی ڕێنمایەکانی تر کە ئێمە لەگەڵ پزیشکی پسپۆر گفتوگۆی لەسەر دەکەین بزانین دژەخۆرەکان کاتێکە بەکارەهێنرێت چۆن و بە چ شێوازێک بەکارەهێنێت کاتەکەی بۆ ماوەیەکی چەندێک دەتوانێت بمێنێتەوانێت دەبێت بە چەند سەعات جارێک نوێ بکرێتەوە ئەمە بابەتێکە کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین و لە هەمان کادا و لەگەڵ هەموو ئەمانشتا کە باسمان کرد ئێستا ئێمە لە مانگی ڕەشەمێ دەین کە ئایا مانگی ڕەشەمێ ئێمە ئەمڕۆ ئەمانەیە لەسەر ئەوەش بدوین کە ئایا مانگی ڕەشەمێ تەنها خانمان دووچاری دەبن یاخود ئایا لە ڕووی زانستیەوە هیچ بنەمایەکی زانستی هەیە کە دەڵێت مانگی ڕەشەمێ وا بکات کە خانمان یاخودەوە تا بە شێوەیەکی گشتی مرۆڤ ڕەنگی پێستی بگۆڕێت یان بڵێن ڕەش ببێ ئەمانە گفتوگۆ دەکەین و زانیاری زیاتر وەردەگرین لەگەڵ دکتۆر شادیار حەمەلاو کە بەڕێزیان پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی پێست و جوانکاری. دکتۆریان سڵاوت لێ بێت و بەیانیت باش. سڵاوتان لێ بێت و بەیانی ئێوە بینەرایی باش. بەخێر هاتی سەرچاوان. دکتۆریان لە کۆتا خاڵەوە دەست پێ بکەم کە لە پێشێکێکە ئاماژەم پێکرد لەسەر مانگی ڕەشەمێ یاخود لەسەر ڕەشەمێ. ئایا ڕەشەمێ لە ڕووی زانستیەوە هیچ بوونی هەیە هیچ بنەمایەکی زانستی هەیە و بە تایبەت ئەگەر بوونی هەیە تەنها تایبەتە بە خانمان یاخودەوە تا پیاوانیش دەگرێتەوە؟ زۆر سپاس. طبعاً پرسیارێکی زۆر جوانە. خۆی بەڕاستی ڕەشەمێ ئەم وشەیە هەر لە ناو کووردا هەیە. یعنی لە ناو ئەوەنی من ئاگادار من لە ناو میلەتانی ترانیە بەڵام ئەبێ ئێمە شانازی بۆ بکەین کە باوە باپیرانمان ئەو قۆی ملاحەزانەوە نەبەقوت بووە
ئیتیمامیان بە پێسیان ناو هەستیان کردووە لەم مانگە کە ئێمە لە 21 تا ئەفو لە 22 تا 23 ڕەشەمەی پێوترێ وردە وردە خانمان پێسیان ڕەشە بێ و ناویان ناوە ڕەشەمێ خۆی بنەمای زانستیەیە بەڵێ چۆنە خۆی لەم فترەیە وردە وردە ڕۆژ درێژە بێتەوە زاویەی لێدانی تشکی خۆر بۆ زەوی وا ئەکات کە زیاتر تشکی سەر و بنەوشەکان گەنە سەر پێست کە ئەمەش فاکتەرێکی زۆر مهمە لە دروستکردنی پەڵە بەڵام هەر بۆ خانمان نیە بۆ خانمان و پیاوانیشە بەڵام بەعامەتەن ئەوەی دیقەدیراوە پەڵە لە خانمانە زیاترە لە پیاوان بۆچی چکە خانمان فاکتەری هۆرمۆن فاکتەرێکی ئەساسیە لە ژیانیاندا و ماگانە سوڕی ماگانیان هەیە و سکپڕی هەیە و دواتریش حەبی منعوەمانە دروست بۆ کامەش هەر کاریگەری هەیە لەسەر هۆرمۆنەکان و کاریگەری هەیە لەسەر دروستکردنی پەڵە لەبەرەوە کەسێرەکان پەڵە زیاتر لە خانمانە دەرکەوتووە جارانیش خانمان لەگەڵ پیاوانە لە دەرەوە فەلاحەتیان کردو و باغداریان کردووە کە تشی خۆر لیاون طبعا ئەوان زیاتر تووشی پەڵە بوون وەک لە پیاوان بۆیە مانگە ناونراوە ڕەشەمە یعنی خۆی ملاحەزەیەکی جوانەوە بێمە شانازی بۆ بکەین کە باو باپیرانمان ئیتیمامیان ناوە بە پێستیان و هەستیان بۆەوە کرد کاتە بابەتەکە دوولایەنێت تەنها لایەنی خانمان نییە خانمانیش کاک دکتۆر ئەگەر باستەوە بکەین کە لە دوای مانگی ڕەشەمێ هەڵبەتە نەورۆزێت هاوڵاتیانە چنە دەرەوە گەشت و سەفرە و سەیران و گەڕانەکان کە تیشکی خۆر زیاتر بەریان دەکەوێت ئێمە چی بکەین هاوڵاتیان چی بکەین بۆەوەی کە بە دوور بن لە هەر گرفتێکی تەندروستی کە دووچاری پێستیان ببێت بەڵێ طبعا خۆی حەق بووە لە دوای مانگی دووە هەر بە هەمووی بوترە ڕەشەمێ چکە لە هەمووی تر وردە تشکی خۆر زیاکە لە هەمویان معڕەزین بۆ دروستکردنی پەڵە و مەشاکلەکانی پێست کە پەیوەندە بە تشکی خۆرەوە مهمترین شت لەمە کە ئێمە پێش ئەوەی کە تووشی کێشەکە بین باشترە خۆمان پارێزین چۆن خۆمان پارێزین لە تیشکی خۆر ئێمە ئەتوانین پێشەوەی باسی دژە خۆرکەین ئەتوانین کڵاو بەکاربێنین ئەتوانین چاویلکە بەکاربێنین ئێستاش قەینا زروفێکی ناخۆشێ بۆی کۆڕۆناوە بەڵام ماسکەکەش بۆ بە فاکتەرێک بۆ پاراستنی پێسمان لە تیشکی خۆر و دوای ئەوەش مۆزوعی دژە خۆر هەیە دژە خۆر زۆر زۆر مهمە یعنی من دایم هەمیشە لە کلینیکەکەی خۆم بە نەخۆشەکان ئەڵێم چۆن چی بەکاربێنین بۆ پێسمان چی بخۆین چی بین لە پێسمان بەس دژە خۆر مهمترین شتە هەم بۆ دروستکردنی پەڵە هەم بڕەوە ڕێگرکردن لە پیربوون هەم بۆ ڕێگریکردن لە چرجبوون کە خەڵک زۆری ڕقلێتی هەم بۆ ڕێگریکردن لە یعنی شێرپەنجەی پێست و مەجموعە نەخۆشی ترمانەیە کە پێیوەستن بە تشکی ڕێنمایەکانی ئێوە بۆ بەکارهێنانی دژە خۆر بۆ هەر چوار وەرزەکەی یاخود بۆ وەرزەگەرمەکە بۆ هەر چوار وەرزەکەیە بەڵام طبعا لەم وەرزەوە زیاتر وەکو باسمان کرد کاریگەری تیشی خۆر زیاکە لەبەرەوەی زیاتر پێیوەست بین ئەیژنا ئەگەر ڕاست بێ من بە نەخۆشەکانی خۆمەڵم لە ژوورەوە بیت لە دەرەوە بی هاوین بیان زستان بێت دژە خۆر بەکاربێنی بەڵام لە زستانە ڕۆژ کورتترە تیشی خۆر کەمتر دیارە لەبەرەوە لەوانەیە پێویستیمان و ینی کاریگەری تیشی خۆر لەسەرمان کەمتر بێ و پێویستیمان بە دژە خۆر کەمتر بێ بەڵام دواتر لە ئیتر لە بەهارەوە لە هاوین تا پاییزیش کاریگەری تشی خۆر لەسەرمان زۆرە دکتۆر لەگەڵ بەکارهێنانی دژە خۆرەکە ڕەنگە کە چەندێک گرنگ بێ ئەوەنەش گرنگ بێ کە چۆن بەکاربهێنرێت دروستەوە SPF-ەکەی چەندێ بێ ژمارەکان بەپی پێستەکە چەور و وشکیەکەی یاخودەوە تا بەپی ڕەنگی پێستەکان ئەمانە هیچ کاریگەریەکی هەیە زۆر کاریگەری هەیە خۆی باسی ئەو شتانە بکەین کە لەسەر پاکەتی دژە خۆر نووسراوە تۆ چۆن بتوانی سوود لەو شتانە وەرگری ئەو نووسراوانە وەرگری کە لەسەر پاکەتەکە هەیە تەمانەگە دژە خۆرەکەی تۆ گونجاو نەوێ بۆ پێستی خۆت لە باتی سووتی لێوەرگریە بێ بە زیان بوون لەبەرەوە بزانی کام دژە خۆرە هەڵبژێری باشتر وایە دایم لە داوا لە پزیشکە پسپۆڕەکەی خۆتکەی پزیشکی پسپۆڕی پێستەکەت بڵێ کام دژە خۆرە بەکاربێنم باشترە بەڵام ئەگەر دەست نەگەی بە پزیشکی پسپۆر بتەوێ خۆت هەڵی بژێری سەیری ئەو زانیارانە کە لەسەر پاکەتەکە هەیە تەمان SPF و PA هەیە SPF لەگەڵ PA SPF چیە سم پرۆتێکشن فاکتەر ئەمە ڕادەی پاراستنی ینی ڕێگریکردن لە تشکی سەر و بنەوشەیی بیپشانە ینی ئەم دژە خۆرە چەند ڕێگریەکە لە تشکی سەر و بنەوشەیی جۆری بی و PA-کەش
باسی ئەو کار ڕێگریە کات باسیەوە کات تا چەندێک ئەم دژە خۆراتوانێت ڕێگریکە لە تشکی سەربنەوشەی جۆری ئەی ئەمە هەردووشی مهمە SPF-ەکە بە ژمارە نووسراوە 15 30 50 خۆی ئەم سێ ژمارەیە زۆر ستاندەردی جیهانیە 15 خۆی تا چەنی هەیە دکتۆر 50 خۆی ناڵم لە بەپی زانست وەمانە کە باسێکرێ 15 30 50 هەیە ئەنجا حەزەکەم باسی ئەو بکەم ئەم 15 چی و ئەم 30 چی و ئەم 50 چییە لە سایە 15 مەبەستی ئەوەیە کە دژە خۆرەکە لە سایە 91 بۆ 92 پارێزگاریەکە لە تشکی سەرۆبنەوشەی جۆری بی لە سایە سیەکە باسیەوەکە لە سایە 93 بۆ 94 پارێزگاریەکە لە سایە 50کە لە سایە 95 بۆ 96 پارێزگاریەکە یعنی ئەوەنە فەرقیان نییە مەسەڵ بڵی 50کە سێ ئەوەنەی 15گەی وا حساب ناگرێت هەر سێنەوەکە باشە بەڵام تۆ گەر بتوانانی لەم فەسڵی بەهار و هاوینە 50کە هەڵبژێری باشترە کەواتە وەرزەکان ئەوە دیارەکە 50 بێت یاستی بە یا 15 خۆی هەموو کاتێ ئەتوانی هەر سێنەوەکە بەکاربێنی بەڵام هەتا بچینە پێشەوە تشی خۆر زیاتر بێ سن پرۆتێکشن فاکتەرەکە و بەرزتر بێ SPF-ەکە و بەرز بێ باشترە بۆ تۆ طبعاً PA-کەش بە زائید پیشانەوە مەسەڵەن 1 زائیدە 2 زائیدە یان تریپل ینی عفو بڵێن 3 زائیدە ئەمە هەتا زائیدەکانی باشتر بێ معناوە کوالیتی دژەخۆرەکەت باشترە طبعاً تشکی ونەوشەی جۆری بی بەرپرسیارە لەسەر دروستکردنی پەڵە و دروستبوونی چرکی و ئەمانە بەڵام تشکی بنەوشەی جۆری ئەیەکە قوڵتر ئەڕواتە ناوە لە پێستەوە چرکی زیاتر دروستەکات بەرپرسیارە لەسەر دروستبوونی شێر پەنجەوە ئەم شتانە لەبەرەوە هەردوو SPF-ەکە و PA-یەکەی تابێت معناوە دژەخۆرەکەت دژەخۆرێکی زۆر باشە SPF-ەکەی 30 بیان 50 بێ PA-یەکەی 2 زائید بیان 3 زائید بێ زۆر باش ئەمە بەنسبەت SPF و PA-یەکە اینجا ئێمە مستەڵحێکی ترمان هەیە ئەڵێ کرێم یان جێڵ یان فلوت ینی ئەمە شتانەیە کە لەسەرێتی طبعاً تۆ ئەگەر پێستی وشکمانەیە لەگەڵ پێستی چۆرمانەیە لەگەڵ پێستی تێکەڵمانەیە تۆ ئەگەر پێست دووشکە طبعاً ئەبێ خۆت بزانی پێست دووشکە یان پێست چۆرە بە چی ئازانی پێستی وشک ئەوەیە کە مەسەڵەن وشک بوونەوە و ئەمە لە منتیقانە و هەستەکەی پێست زوو چرچەبێ و ناتوانانی بە پێی پێویست دەموچاو بشۆ گەر ڕۆژی دوسێ جار دەموچاو بشۆ هێستەکەی زۆر وشکە بێتەوە و پێستە قورێ و چرچەبێ و توێخێکی سپی هەڵایە و معناوە پێستە وشکەکە ڕەنگە تا ڕادێک ئاسانتر بناسرێتەوە بەس پێستە تێکەڵەکە لەگەڵ پێستە چەورەکە تۆزێک ئاماژەیەکی ڕەنگە نەتوانن جێیکەنەوە دکتۆر پێستی تێکە مەخسەمان لەوەیە تیزۆنەکەمان چەورە ئەوی کەمان وشکە تیزۆن چیە ناوچەوان و لووت و ئەم بەشی چەناگە باشە ئەم بەشەمان وشکە کەچی ئەمانە چەورە باشە وشکەکە و باسمان کرد چۆن نەزانی چەورەکەی تر بۆ ئازانی کە زوو چەورە بێ و بریقا هەڵەیە و ئەجا لە پێستی چەوریشە بەچی ئازانی پێستی چەورە کونیلە کە کونیلەو هەبوو ئەمە معنای ئەوەیە کە تۆ چەوری ڕژەنەکانت چالاکن بۆیە کونیلەکانە گەورن هەی ناکرێت تۆ پێسە وشک بێ و کونیلەت هەبێ باشە هەنێک کەس هەیە مەسەڵەن کونیلەی هەیە لە ناوچەوان و لوتی و ئەمانی وشکەوە تێکەڵەکەیە هەنێگە تۆ کونیلەکەت لەسەر ڕوومەت و هەموو دەموچاوت بوو معناوە پێست چەورە باشە ئەجا ئەگەر تۆ پێست وشک بوو کرێم بەکاربێنە دژەخۆرەکەت با جۆری کرێم بێ باشە ئەگەر پێست تێکەڵ بوو ئەتوانی فلوت بەکاربێنی یان لۆشن بەکاربێنی باشە فلود و لۆشنەکە تۆزە چەورەکان کەمترە تۆزە بڕی ئاویان زیاترتیە ئەگەر تۆ پێست چەور بوو ئەبێ بچی بۆ دژەخۆرە کە جەڵ بیان کرێم جەڵ بێ یعنی بۆی کە تووشی کێشە نەبی ئەگەر تۆ بێت و پێست چەور بێت دژەخۆرێ بەکاربێنی کرێم بێت تووشی احتیمالە تووشی دروستبوونی زیبکەبی تووشی هەستیاری بی باشە یان ئەگەر تۆ پێست دووشک بێت دژەخۆرێ بەکاربێنی جێڵ بێت هەستەکەی وشکی دەموچاوت چاک نابێنی تۆ ئەگەر بێت و دژەخۆرەکەت کرێم بێت لەگەڵ یا کە بۆ پێستی وشک بەکارێنی هەم وەکو پارێزگاریەکە بۆ تووشی خۆرەکەیت لە عینەن کاتە شێدارکردنەوە بۆ پێستی خۆتەکە ینی بە چۆنەڵی بە تیرێ دوو نیشانەشکێنی ژمارەی SPF-ەکە دکتۆر پەیوەندی بە پێستەکەەوە نیە کە چەور بیان نۆرمال بیان وشک بێ؟ نه پەیوەندی پیوەنیە جاران زیاتر کەسێمانە کرد ئەوانی کە پێستی مەسەلەن دژەخۆرەکان کە جێڵ بێت یان جێڵ کرێم بێت دژەخۆرەکان SPF-ەکەی 15 یان 3 بوو بەس ئێستا SPF 50 پێیا بووە یعنی تۆ کێشت لەوەیان نیەت کە کام SPF هەڵبژێری بۆ جۆری پێستت ئەگەر بێت و 30 بۆ 50 بەکاربێنی بە شێوەیەکی گشتی زۆر باشە 50کە باشترە بۆ بەهار و هاوین بەڵام بە جۆری پێستەکەت ئەگەر پێست دووشکە کرێم بەکاربێنە ئەگەر تێکەڵە وتمان لۆشن بەکاربێنیان فلوت بەکاربێنە
ئەگەر بێت و پێست چەورە جێڵ بەکاربێنە یان کرێم جێڵ بەکاربێنە. باشە دکتۆر هەندێک جار کە دەچیتە دەرمانخانەکان ئەڵێ هەندێک لە دژەخۆرەکان ئەساسی تیا یاخود بە پێچەوانانێک کە ئەڵێ ئەساسەکان ڕێژەیەکی کەم بێت یاخود زۆر دژەخۆری تایە ئەمە تا چەند کاریگەری لەسەر پێستەکەی و پێستەکە ئاپارێزێت دەتوانێت جێگەی دژەخۆرە پزیشکێکە بگرێتەوە کە تایبەتە بە دژەخۆر؟ بەڵێ ئەگەر تۆ دژەخۆرەکەت دژەخۆرێکی پزیشکی بێمە دژەخۆرە پزیشکەکان تایەتی نووسراوە ئینڤیزیبل ئەو کەلیمەیەکی ترێکە لەسەر پاکەتەکەی یان تینت یعنیەوەیە کە تۆ ڕەنگی تایە ئەتوانێت لە بڕی مکیاج بەکاری بێنیت و کوالیتی یعنی کاریگەری دژەخۆرەکەش کەم نابێتەوە ئەمە زیاتر بۆ خانمان سوودی هەیە تۆ گەر بتەوێت لە عینی کاتە دژەخۆر بەکاربێنیت و مکیاجیش بکەیت بۆوانی کە حەزەکەن مکیاجکەن ئەتوانێت دژەخۆرانە بەکاربێنیت کە مکیاجی تایە ئەو کاتە تۆ هەم کێشەی مکیاجیشت بۆ کەمە بێتەوە چکە مکیاجش کە ئەکەی دیسانەوە ئەم فاکتەرێکە بۆ دروستبوونی پەڵە و بۆ دروستبوونی زیبکە و بۆ زیان گەیشتن بە پێسی تۆ ئەو کاتە ئەو زیانش لە کۆڵە بێتەوە لە عینی کاتە مکیاجیشەکەیت و دژەخۆریش پێوە. ئەو ئەساسانەی کە ئەڵێ ڕێژەیەکی کەم دژەخۆریتایە خۆی لە بنەما ئەساسە بەڵام دەڵێ ڕێژێکی کەم لە دژەخۆریتایە ئەوەی ئەسیرێکی SPF-ەکەی نووسراوە SPF 5 لێ نووسراوە لەکسەر ئەمە ئەتوانی بەکاریبێنی بەڵام ئێمە بە ئامەتەنۆکو پزیشکی پێست دژی مەکیاجی چکە مشکلەمان بۆ دروستەکە یعنی تۆ ئەگەر بێت و دژەخۆر بەکاربێنی تۆ ڕەنگی تایە باشترە لێ مەکیاج بەکاربێنی دژەخۆری درستە لە دژەخۆرەکەیە دکتۆر ئەگەر دژەخۆرێ بەکار بهێنی بێڕنگ بێ بڵێن کە ئەساسی تیانە بێ ئاسایی یاخود ئەتوانێت کە مەیکەپی بەسەرا بکات و مکیاژی بەسەرا بکات ئەگەر بێ بیکە ئێمە حەز ناکەین بیگەر بیکە بەڵێ ئاساییە ئەتوانێت پێش ئەو کاتە ئەبێت جۆرێکی تایبەت هەبێت کە بۆ نمونە چەوریەک لەسەر پێستەکە بەجێنێڵێت و مەیکەپەکە بکا بەسەر یان ناشرین بێت پەڵە بێت بەڵێ تۆ ئەتوانین پێش دژەخۆرەکە ئەسڵان شێدارکەرەوەش بەکاربێنی گەر پێستە وشک بێ لە دوایەوە دژەخۆرەکە بەکاربێنی دوای ئەوە بکاجیشی بکەی بەسەرە ئەگەر بێت و پێستە چەور بێ بێت جۆرە مکاجێک هەڵبژێری کە لی نووسراوە نەن کۆمیدۆجینێک یعنی یان نووسراوە فۆر ئۆیلی سکن ینی نووسراوە بۆ پێستی چەورە بێ بزای مکیاجەکە کاماڵ بژێری ئەگەر تۆ پێستە چەورە مەحاولەکە زیاتر پاودەر بەکاربێنە فاوندیشن بەکاربێنە فاوندیشنە گەر بەکاربێنە نوعی بەکاربێنە نووسرا بێنن کۆمیدۆجینیک ئەگەر بۆ پێسە وشەکان دەتوان فاوندیشنیش و پەودەریش بەکاربێنن باشترە لەو حاڵتە ئەن بۆ پێسە وشکەکە فاوندیشنەکە بەکاربێن بەڵێ ئەتوانی دوای دژەخۆر مەیکەپی بکەی بەسەر بەڵام ئێمە باشی نازانی بەباشی نازان بەزتر خانمانەکەمان ڕەنگە زیاتر خانمان دووچاری ئەو گرفتە بنەوە بەڵام دکتۆر لەگەڵەوەشە کە ئەم باست لە دژەخۆرەکان کردو SPF و زانیاریەکان پێستەکان بۆ چەوری و بۆ پێستی وشک بەڵام چەند سەعات جارێک ئێمە ئەتوانین کە ئەو دژەخۆرە دووبارە بکرێتەوە ڕەنگە خانمان دووچاری و کێشەیە بن کە نەتوانن جارێکی تر دەموچیان بشۆن بە تایبەتی لە گەشتکردنەکە لە دەرەوەن چۆن بتوانن کە جارێکی تر ئەو دژەخۆرە دووبارە بکەنەوە دژەخۆر بەسەر مەیکەپ پاکرێت قۆی پێشچوونە دەرەوەت بە 15 خولەک دژەخۆر بەکاربێنی شتێکی زۆر باشە 2 بۆ 3 سەعات جارێکە بێت دووبارەکرێتەوە 2 بۆ 3 ساعت بەڵێ لە دووبارەکەنەوە پیس ناکات دەموچاو بشووی هەرەوەی تەباقی پێشوو پێ توانی بکەیتەوە بەسەریە بەڵام بەنسبەت ئەو خانمانی کە مەکیاج بەکارێن لەوانەیە بێ بە کێشە ئەویش ئەتوانن هەر بیکەن بەسەر مکیاجەکە یا جاریکە مکیاجی بکەنە سەر بەڵامەوە لەوانەیە احتیمالی توشبوون بەزی بکە زیاب بکات لەوانەیە ڕەنگی مکیاجەکەیان جوان نەمێنێ ئەڵێ هاتە خوارێ بە دەموچاومەوەمانە لەو حاڵەتەیە بێ بیشوات و بیکاتەوە بەسەرە لەبەرەوە بە عامەتەنەڵین ئەگەر تۆ تێ مکیاجکەیت و دژەخۆر بەکاربێنی باشترین حەلەوێ دژەخۆرێ بەکاربێنی ڕەنگی داوێ بۆی ئەو کێشە و سەرێشەیە لێ دوورکێتەوە 3 ساعت 2 ساعت 3 ساعت جارێک ئەتوانی دژەخۆرەکەی بەسەر تەبەقی پێشوە نەشتنیەوێ نە هیچ شتێکی و باشە لەو کاتە کە ئەڵێ پێویست ناکات بشۆرێت و جارێکی تر بکرێتەوە بەسەریە ئەڵبەتە کەشوهەوا ڕەنگە ئەوەنە پاک نەبێ یاخود هەندێ لە هەوایە هەنێک گەردی لێ یاخود پیسیەک هەبێت کە بەردەم و چاوەکە بکەیت و جارێکی تر ئەو دژەخۆراکەیتەوە بەسەریە هیچ کاریگەریەکی خراپی نابێت لەسەر پێستەکە خۆی تۆ ئەبێ دایم کە شتەکە ئەکەیت حسابی ئەوکەی چەند زەرەرە پێگەنێت چەند قازانجە پێگەنێت تۆ گەرێمە بە نەخۆش بڵین هەموو جارێت دەم و چاو بشو هەموو جارێ ئەنج دژەخۆرەکەی بکەسەرە بەکارێنانی دژەخۆرەکە قورسە بێت لەوانەیە ئیهمالیکە لە بەکارێنانی دژەخۆرەکە لەبەرەوە سیرەکەی ئەو کاتە زەرری زۆر زیاترە بێ وەگلەوەی پێی بڵێن قەینا شتنی نایە بیکەرەوە بەسەریە تۆ ئەگەر عملی بێ و بکرێ هەموو جارێ بیشوات و بیکاتەوە بەسەریە لەوانەیە مەسەلەن بۆ مەوزوعی زیبکە باشتر بێت وەکو جەنابە ئەفەرمی بۆ پاکتەمیزی باشتر بێ بەڵام
بە زانستیان دایم کە بەحسەکرێت یان کە قسەیەکەکرێ مۆزوعەکە ئەوەیە دیقەتیان ناوە ئەگەر بێت و بەم نەوە بێت زیاتر خەڵک بەکارێنە زیاتر ئیسفادە لە دژە خۆرەکە ئاکاولەوەی کە تۆ لێ قورسکەی بڵێ هەموو جارێ بیشۆ بیکەرەوە بەس کاتە دەڵێ زەرە لە نیوی بگەڕێتەوە باشترە بیزاد وایە باشە دکتۆر دژەخۆر بۆ مناڵ تا چەند دروستە لە تەمەنی چەندەوە توانێت دژەخۆری بۆ بەکار بهێنرێت چ بکەن خۆی مهمترین شت بە نسبەت باوانەوەیە سایمە تقریبان ئەگەر جیلی ئێمە من بیرم نایە دایک و باوکم یان هیچ برادێکم دایک و باوکی پیاوت بێت دژەخۆر بەکاربێنە تقریبان ئەمە سەقافەتێک و هینێکی تازای هاتوتە ناو کولتوری ئەمەوە زۆر مهمە مناڵەکانمان ڕابێنین لەسەر بەکارهێنانی دژەخۆر وەکو پێم پێشتر باسم کرد دژەخۆر هەم بۆ دروستبوونی پەڵا هەم بۆ پاراستنی پێست هەم بۆ کەمکردنەوەی چرچی هەم بۆ بەگژارچوونەوەی پیری هەم بۆ شێرپەنجە بۆ ئەمە هەموو شتانە هەمووی باشە و بەکارهێنانەکەشی شتێکی زۆر قورس نییە مەسەڵەن تۆ 2 ساعت 3 ساعت جارێک هەر ئەوە تەمان کەمێتیش مویمە کەوشکێکی کوپ یان سەڵاتی ئێمە پێڵین بەشی هەموو دەم و چاوە کاتوانی بی لە دەم و چاوە ناوچوانێ لوتێ سەری گوێچکەوە ئەمانە هەمووی بەکاربێنە یعنی تۆ ئەگەر مناڵەکانمان ڕابێنین بەمە ئێستا بۆی بەنسبەت ئێمەوە قورسە لەبەرەوەی پێشتر بەکارمانێنەوە بەڵام ئەگەر شتێک بێت لە مناڵیەوە ڕابین لەسەری و کوشتەکانی ترکە لە مناڵیەوە ڕاتن لەسەر هەموو دەتوانین باسانی بکەین لەبەرەوە زۆر باشە مناڵەکانمان فێرکین دژەخۆر بەکاربێنن ئێستا دژەخۆرەکان هەیە تایبەت بە مناڵی شێلی نووسراوە کیتس ئەتوانێت ئەو دژەخۆرانە بەکاربێنی ئەگەر ئەوش دەست ناکەوێت لەوانەیە لە بارگرانیە بێ بۆ گیرفانی دایک و باوک ئەتوانێت لە دژەخۆرەکەی خوب بەکاربێنێت کێشەی نابێت ئەو کاتە کێشەی نابێت ئەگەر بەردەوام لەبێت لەسەر ڕەنگە بۆ جارێک ئەگەر پێویستکە لە گەشتێکای بەکاری بهێنی کێشەی نابێت شاڵە مەگەر هەستیاری هەبێ بۆ پێکاتەکانی دژەخۆرەکە وەکو چۆن هەموو جارێک احتیمالە بۆ هەموو شتێک هەستیاریمانە بێ ئەو کاتەش جاری وایە هەستیاری هەیە بۆ جۆری دژەخۆرەکە توانین بیگۆڕی بنەوەیکی دکتۆر لەسەر ئەو ڕاهاتنی کە باست کەوتە مناڵ فێربێن بڵێ ڕابێن لەسەر بەکارهێنانی دژەخۆر لەسەر ڕاهاتنەکە ئایا ئەو کەسانی کە ڕەنگە کەسانێک هەبن بەهۆی کارەکەیانەوە ڕێژەیەکی زۆر یاخود کاتێکی زۆر لەبەر تیشکی خۆرە ئەمێنانێ و کەسانێکیشان کەم دەچنە بەر تیشکی خۆر لە گەشتێکە یاخودەوە تا کات لە چوونە دەرەوەیەکە لە ماوەی ڕۆژێکا چەند کاتژمێرێکی زۆر لەبەر خۆرە بن و پێستیان دەسووتێت ئەکرێت کەسێک کە کارەکەی وایە لە دەرەوەی تیشکی خۆ زۆر لێ دەدا بڵێ وەڵام من پێستم ڕاهاتۆ بەو تیشکی خۆرە پێسی ڕایە لە تیشکی خۆرەکە بەڵام ئێستا ئێمە ڕۆژان لە کلینیکایی خۆمان کە نەخۆشی بۆ واتایی کە کاریگەریەکەی بۆ ئەو کەسە زۆرتر بێت کە کەم دەچێتە بەرخۆر و لە ماوەی چەند کاتژمێرێکدا زۆرە چێتە بەرخۆر وانە شتەکە ئێمە ئەوی کە ئەیبینین مەسەلەن تۆ خۆی ڕاستەکەی منیش ئەو شتە ئەیبیسمە لە من تا ڕاهاتوون کاسبین و هەر لەبەر دەمەتاوە بووین بەڵام دیقەتی پێستی ئەو بە مەسەلەن نەخۆشەکە ئەمە زیاتر لە پیاوانە هەسی بێکین سێرەی تەمەنی 25 بۆ 35 ساڵە لەو بینە چرچی بەقەی تەمەنی 55 بۆ 6 ساڵ لە دەموچاوێتی ڕاستەکە پێسی ڕاتوە بۆچی ڕاتۆ تازەی تر هەچی کراپەکانی خۆرەتا دەرکەوتووە پەڵەی پێوەیە دەموچایی چرچ بووە ئێ وڵی تر تاخۆی لەوە زیاتر خراپ ڕەنگیشی هەڵبەتە فەرقی هەیە زۆر لەگەڵ کەسێکا کەم چێتە بەرخۆر بیزادوە هەر ناڵم بە وەکو ڕەنگی وەکو بروتونی پاڵا وەکو چرچی وەکو تسەیەکەی تەمەنی پێستی تەمەنی پیر بووە تەمەنی پێستی پیرە ماڵعیلم تەمەنی خۆی گەنجە بەڵام ئەمە معنای ئەوە نییە کە تۆ تەمەنت مەسەن دەموچاوە دوای لێ هات و پێست تاریک بووی تر بە کەڵک نایە تاوا کار لە کارترازاوە هیچ کاتێ درەنگ نییە بۆ بەکارهێنانی دژە. دکتۆر هەر لەسەر گەشتی بەهار یاخود لە وەرزی بەهارە و چوونە دەرەوەی زیاتر هاوکارانم لە کۆنتترۆلەوە باسیەوەکەن ئەڵێ زۆر جاران مێش و مەگەز یاخود مێشولەکە دروستە بێت ئەچێتە سەر پێستی کەسەکە بری نارێکا دیاشتێ اینجا دەرمانێک هەیە بەکارێ هێنن ئەگەر پمپی یاخود ئەگەر کرێم بێ بەکارێنن بۆی کە مێش و مێشولە نزیکی و کەسە نەبێتوانێت ئەم دەرمانانە تا چەند کاریگەری هەیە تا چەند سوودی هەیە. وەیەگێتەوە سەر ئەمە ڕاستەکەن بە شێوەی پمپ هەیە بە شێوەی کرێم هەیە کە لە خۆتی یان لۆشنە لە خۆتی ڕادەی ئەوەی کە مێشولە پێوەدایان هەنگ پێوەدایان ئەو مێروانی کە بە پێستەوەیان کەمترە بێت ئەکەوێتەوە سەر ئەوەی کە کوالیتی ئەو شەریکەی ئەو دەرمانی کەیکەڕی بعضێت دەرمان هەیە من حەز ناکەم لێرە باسیکەم تقریبا وکوێتێتە بابەتی تەرویج بەس بعضێت دەرمان هەیە زۆر باشە ینی تا ڕادەیەکی زۆر کەسەکە ئەپارێزێ لە پێودانی مێشولە و هەمووەمانە بەڵام بعضێکی تر هەیە نەخۆشەکاڵی سوودم لێ نەبین و معنایەوە نییە
کە ئەم شتە ڕاست نیە معنایەوەی ئەو کوالیتی ئەو دەرمانی کە بەکارێنەوە باش نەبوو. بەڵێ دەستەکانە خۆش بێ دکتۆرگیان زۆر سپاس مادوماگردی سپاس بۆ تەواوی زانیاریەکانە سپاس بۆ تەواوی ڕێنمایەکانە بۆ هیوایی کە ئێمەشتانی بێتمە سوودێکمان گیانەوێ بە بینەرە. زۆر سپاس بۆ دکتۆر شادیار حەمەلا کابڕێزیان پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی پێست و جوانکانی سپاس بۆی کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵێمەدا ئامادە بووین. بەڵێ عزیزان ئێستاش ڕاستەوخۆ دەچینە لای هاوکارمان فەرحان حەمەخان کە لە هەڵەبجە لەگەڵێمەدا ئامادەیە تایبەت بە بابەتێک بۆمان دەدوێت کە تیمێکی تایبەت لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە سەردانی بریندارانی کیمیابارانی هەڵەبجەیان کردووە. فەرحان سڵاو لێبێت بانیت باش ئەو تیمە کە هاتوونەتە ئەوێت ئەو بابەتانەی کە باسی لێوە دەکەن چین؟ بەڵێ چنوور سڵاو لێەوە لە تەواوی بینەرانی گەلی کوردستان دیارە بۆ ساڵی دووەمە یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەمانگی بەڕێوەبەتی گشتی تەندروستی هەڵەبجە تیمێکی پسپۆڕی پزیشکی ئێرانی دێنێتەوە نەخۆشخانەی چارەسەرکردنی بریندارانی چەکی کیمیایی بۆەوەی کە چاویان بە برینداران بکەوێت. دیارە لە ماوەی ڕابردوودا بۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و دۆخی قێراناوی هەرێمی کوردستانەوە بریندارانە نەیانتوانیوە سەردانی ئێران بکەن بۆ بینینەوەی ئەو پزیشکانەی کە هەزاران کیلۆمەتریان دەبڕی تاوەکو بیان بینن. بەڵام بە هەوڵی یەکێتی نیشتیمانی کوردستان و تەندروستی هەڵەبجە جارێکی دیکە پزیشکەکان هاتوونەتەوە هەڵەبجە بۆ ماوەی 3 ڕۆژ لێرە بن بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەگەڵ دکتۆر ئازاد مستەفا بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە گفتوگۆ دەکەم. دکتۆر ئەگەر پێمان بڵێن ئەو پزیشکانە پسپۆڕیان چی ئەمڕۆ هاتوونەتەوە ئێرە بە هەوڵی کێ پزیشکەکان ئەمڕۆ لە نەخۆشخانەکەن؟ بەڵێ بەیانتان باش لە سەروبەندی 34 ساڵەمین ساڵڕۆژی کیمیابارانکردنی هەڵەبجەدا سپاس بۆ کۆماری ئیسلامی ئێران و یەکێتی نیشتیمانی کوردستان کە هەڵەبجەی بەتەنیا جێنەهێشت لەوەی کە ئێستا ئەمڕۆ ئەم بەرەبەیانە لەگەڵ سپێدەی بەیان ئێمە دەستمان پێکردووە بە ئامادەکاریەکان بۆ بینینی نەخۆشەکانی چاو و نەخۆشەکانی هەناسە لە باشترین پزیشکەکانی کۆماری ئیسلامی ئێران کە ساڵەهایە کە بۆ زیاتر لە 33 ساڵ 34 ساڵە دەست و پەنجەیان نەرم کردووە لەگەڵ چارەسەری بەرکەوتوانی چەکی کیمیاوی. ئەمڕۆ سپاس بخۆ بە هەوڵی دڵسۆزانی هەڵەبجە لە گفتارەکان دەرچوین بۆ کردار وەکو پارساڵ کە ئەم نەخۆشانە بیندان لێرە نزیکەی 525 نەخۆش ئەم ساڵیش بەو میکانیزمە کە پێشووتر پشکنینی چاویان بۆ کراوە پشکنینی هەناسەیان بۆ کراوە تابەن ئەم سنتەرانە وەها باسکردنیان ئاسانە بەڵام دڵنیا بن ئەرک و ماندووبوونێکی زۆر کێشراوە لە تەندروستی هەڵەبجە کە کار کراوە بۆی هەم سنتەری هەناسە دروست بکرێ هەم سنتەری نەخۆشیەکانی چاو. ئێستا زیاترین پشکنین لە نەخۆشیەکانی چاو و نەخۆشیەکانی هەناسە کراوە. ئەم پشکینانە ئامادە کراوە فایلی تایبەتی کراوەتەوە ڕاستەوخۆ خرێتە بەردەست ئەو پزیشکە زۆر بە ئاسانی ئەتوانێت قەرار بە لە سەختی برینی ئەو بەرکەوتە و هەروەها واتای ڕێژەی برینداربوونەکەی بە ڕێژە بۆ دەرخست سبینی ئێمە ئیشمان پێ لە یەکلاکردنەوەی کەیسی بەرکەوتوانی چەکی کیمیاوی و هەژماری بەرکەوتوانی چەکی کیمیاوی ئەوە وەکاڵێ خاڵێکی زۆر گرنگە بێ بۆی بزانین کێ زۆر بە خراپی توش بووە. ئەوەی کە جێی خۆشحاڵیە ئێمە تەنها لە هەڵەبجە قەتیز نەماوین هەر بەیانی دوو بەیانی کە ئەم تیمە بۆ ماوەی 3 ڕۆژ دانیشە بەیانی دوو بەیانی لە گۆبتەپە لە عسکەر لە شێخۆسان لە دوکانی قەرەداخ لە بالیسان لەم شوێنانەوە ینی لە سنووری هەولێر و سلێمانیشەوە خەڵک دێت بۆ ئەم نەخۆشخانەیە بەدەرلەوەی کە بەداخێکی زۆر گرانەوە ینی بەداخێکی زۆرەوە کە من ئەڵێم ئەم نەخۆشخانەیە وەکو پرۆژێکی نیشتیمانی سیر نەکراوە هێشتا لە کۆمپانیای جێبەجێکار وەرنەگرتووە. ئەمانەی لێرە ئەکرێت تەنها مەسەلەن ئەو ڕۆتیناتە نییە لە نەخۆشخانەیەکی ترەکرێت. ئێمە ئەمانەوێت ئەم نەخۆشخانەیەکی نمونەیی بێ و ئیسپاتیشمان کردو چونکە من بۆ خۆم و هەڤڵانم لە کەرتی تەندروستی هەڵەبجە بڕیارمانداوە و وعدمان بە بەرکەوتوانی چەکی کیمیایی داوە کە بەجێیان نەهێڵین. ئەمڕۆ ئەو نەخۆشانی کە لێرە دەبینرێن ڕێگەی دوورمان بۆ نزیک کردوونەتەوە هاوکێشەی سەفەرمان بۆ پێچەوانە کردوونەتەوە لە جیاتی ئەوەی کە پێشووتر بڕێکی زۆر پارە تەرخانەکرا لە حکوومەت یاریمی کوردستانەوە زیاد لە 7 جار خەڵک نێراوەتە دەرەوە 18 ساعات بە سیارە تا ڕۆشتوتە شاری تاران. ئێمە ئێستا ئەو پزیشکانەمان هێناوە
ئەمە کەم نییە وونەتیش ناکەین بەسەر هاوڵاتیانی خۆمانە و هاوشاریانی خۆمانە ئەمە فەرزی سەرشانمانەکە بیکەین بەڵام چۆنیەتی کردنەکەی و ئەو ئاستەنگانی لە پێشمانن پێویستەکە هاوڵاتیان بزانن کە چین. دکتۆر ئەگەر نەخۆشێک باڵندۆخەکەی باش نەبێت پێویستی بە نەشتەرگەری بێت تیمەکە چی بۆکە نەمڕۆ؟ ئەزانی کەلتوری چوونە دەرەوەی هاوڵاتیان یعنی تەنها بۆ گلەیکردن لە حکوومەت یاخود بەکارێنانیان لە هەندێک ڕێکخراوە بۆ مزایدەی سیاسی ئەمە شتێک بوو من زۆر زوو درکم پێکرد و ئەو کەسانەی کە پۆلێنبەندیەکی باشیان بۆ کرێت ئەنێرێنە دەرەوەی وڵات کێ ئەنێرێتە دەرەوەی وڵات هەموو کەس نانێرێتە دەرەوەی وڵات ئەو کەسانە ئەنێنرێنە دەرەوەی وڵات کە پێویستیان بە چاندنی گلێنی چاوە و بیرشتان نەچێ هەوڵەکانمان چڕ کردوتەوە بۆی سێتی چاندنی گلێنەی چاو لە هەموو نەشتەرگەریەکە بێنینە هەڵەبجە بۆی ئەم نەشتەرگەریە لای خۆمان بکرێت ئێستا خۆشببختانە لەگەڵ ئەو پزیشکە بیانیانە کە لە کۆماری ئیسلامی ئێرانەوە هاتون بەسپاسەوە پزیشکی خۆشمان لێرەدانراوە بۆی فێر بێت و لەمسی ئەو تەجربانە بکات کە لەگەڵ ئەو پزیشکانەیە ئەوەیەکە لەبەرەوە هیوادارم بەرکەوتوان بە هیچ جۆرە لە جۆرەکان بەکار نەهێنرێن بۆ مزایدەتی سیاسی ئێمە ئەو کەسانی کە پێویستیان بە نەشتەرگەری بێ خۆمانیان نێرینە دەرەوە پێشتر لە حکوومەتی یەرێمی کوردستان پارەمان وەرگرت بوو ئێستش لە کۆماری ئیسلامی ئێران و یەکێتی نیشتیمانی کوردستان هاوکارمانە بۆی خەمی ئەم بەرکەوتوانە لە ساڵی یادەکانە بە گفتار نەبێت تەنها بە کردار بۆیان جێبەجێ بکەین و سپاس بۆیەوەش. بەڵێ چنوور ئەمە زیانیاریەکان بوون منەگەڕێمەوە لایەوە. بەڵێ سواز بۆ هاوکارمان فەرحان حەمەخان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەڵەبجۆ لەگەڵێمە دامادەبی سواز بۆ تۆ سواز بۆ میوانەکەت. بەڵێ عزیزان ئەچینە لای بابەتێکی تر کە بۆمان ئامادەکردوون فیچەرێکە تایبەتە بە متوربەکردن کە ئالبەتە متوربەکردن لە بۆ نمونە لە نێوان دارێکی زڕ و دارێکی بەرداردا دەکرێت بۆەوەی کە ئەو دارە زڕش لە دواتردا بەرهەمی هەبێت یاخودەوە تا لە تێکەڵکردنی نێوان دوومی وەدا بە نمونە هەنار یاخود پرتەقاڵ کە متوربە دەکرێت و بەرهەمێکی نوێ بەرهەمێکی تامخۆشی لێ بەرهەم دەهێنرێت. هاوکارمان ئامان جمعە لەو بارەیەوە بابەتێکی بۆ ئامادە کردوین با بێکۆ بینەری بین. ئێستا ئەم هەرمەیەمان هەیە بەهاریە دەتوانین بیگۆڕین بە مەبەستی گۆڕینی سنفی نەوعێکی دیکە خراپە بیگۆڕین بیکەینە بەهاری نەوعێکی دیکەمانەیە پاییزیە ئەوە گونجاوە نەژیایتەوە زۆر باشە ینی لە ناو مانگ 15 بە دواوە بۆ متوربە دەبێ بە قەڵام بە گۆبکە لە ناو مانجی 5 بۆ فستق و هەندێک بابەت تر دەتوانین بەڵام بە گۆبکەی قەیسی و هەڵوژە ئەم شتانە دەتوانین لە ناو مانجی نۆ بیکەی ئێمە بە قەڵەم دەیکەین ئێستا دەتوانین بۆ منتیقانەی هێشتا دارەکانی منتقی ساردە نەژیایتەوە باشە بەڵام بۆ منتقی گەرمیان ئێستا درەنگە لە منتیقی قەڵازێ و منتیقی باڵێن ساردەکان هێشتا کاتماوە ئەو هەرمەیە بەهاریە نەوعێکی زۆر باشە ئێمە دەیبڕین دەچین متورپی پێ دەکەین لەسەر هەرمەی پاییزی دارەکەی سەوزە دەیکەینە هەرمەی بەهاری سەرەتا با بڵێن هەرمەی خراپەکە دەیبڕین باشە ئەوە لا دەبین هەرمێشی دیکەمانەیە ئەوە دارە باشەکەیە بەهاریە دەیهێنین سێ گرێ هەبێ باشە دەیبڕین بەڵام وا باشترە گۆبکەکان نەتەقیبن چرۆیان نەکردوێ ئەملا ئۆلای قەڵەمەکەمان پا دەکەین جوان بەڵام دەبێت پێستەکانی پێوە بمێنێ بە هەمان شێوەش ئەو دارەی متوربەی لەسەر دەکەین دەبێت قیاسیان لە یەک نزیک بێ باشە بۆی پێستەکانیان بەر یەکتری بکەوێ دین شەقی دەکەین ئەو دارە ئەوها بەو شێوەیە بەپێی حەجمی قەڵەمەکە دەخینە ناو دارە دایکانەکە بەو شێوەیە پێستەکانیان بەر یەکتری بکەوێ نابێ هەوا بدات دەبێت زۆر بە جوانی جوان دەیپێسی نابێ بە هیچ شێوەیەک هەوا بچێشێ قەڵەمەکە وشک دەبێت و دواتر متوربەکەمان نازیع نابێ سەرکەوتوو نابێ بەو شێوەیە زۆر بە جوانی دەبێ بیپێچین پاش ئەوەی کە بە تێپی متوربەکە جوان جوان پێچامان هەڵدەستین ئەم نایلۆنە
دێنین ئەبێ قەڵەمەکەی جوان پێدا بپۆشین بەو شێوەیە ئەوە بۆی قەڵەمەکە وشک نەبێتەوە و با بڵێن سەرماشکاری لێ نەکا هێشتا ساردا دوای ئەوەی نالۆنێکمان بەسەردادا پاشی 15 ڕۆژی کە سەیری دەکەین چەکەری کردو گەڵای کردووە موتوربەکەمان دێن هەواچێشی بۆ زیاد دەکەین بە چەقۆیەک علاگەکە کەم کەم دەدڕێنین هەر ڕۆژی لە 2 شوێن 3 شوێنەوە دەیدڕێنین پاشان کەزانیمان تەواو سەرمان نەماوەی تر نایلۆنەکە هەر لێ دەکەینەوە بەڵام تیپەکەی خواردتر هەر لێ ناکەینەوە ئەو هەنجیرەم هەبوو پار ورد بوو جۆرەکەی زۆر خراپ بوو هەستام بڕیمەوە موتوربەی هەنجیری ڕەشی ئیتاڵیم لەسەری کرد نەزاحەتی ناو زۆر گەورە و جوانیش بوو بەڵام من ئەستا بڕیومە بۆ ئەوەی هەنجیر دەبێت ساڵانە بی بڕی بۆ زیاتر بە قووەت بێ و پەل بەهاوێ بڕیومە ئەوەش جێ موتوربەکەیەتی نەزاحەتی باشی هێناوە بە 1 ساڵ ئەوەندە گەورە بووە ئەم ساڵ بەردەدا خۆی هەدەف لە موتوربەکردن بۆ تەنویعکردنیان نەوعاونەوە جۆرا و زۆرکردنی دارەکە و بۆ باشکردنی جۆرەکەیەتی بەڕاستیەکەی ئەو دوو جۆرەیەتی وە بۆ زیادکردنی زۆری دارەکانیشە لە ڕاستیدا موتوربەکردن شێوازی خۆی هەیە و مەرجی خۆشی هەیە پێشتر موتوربەی هەرمێمان کرد و تیشکێک خشمان خستە سەر موتوربەی هەنجیرەکەی پار کردبوومان بەڵام ئەم جار ئێستا ئەو ئالوباڵوەمان هەیە جۆرەکەی خراپ بوو من بڕیمەوە دەیکەن بە ئالوباڵوی ڕەش قەڵەمێک دێنین لە ئالوباڵوە باشەکە باشە ئەوە پێ دەڵێن بە ژێر پێست چونکە ئەو دارە گەورەیە ناتوانین شەقیکەین بە شەقکردن لە ژێر پێست دەیکەین ناوەک بردنەکان دەبێت لەسەر یەکتر بن قەیسی خۆخ ئاڵوو ینی هەڵوژە ئۆشتانە دەبێت لەسەر یەکتری موتوربە دەکرێن ناوەک بچووکەکانش بابنێ وەکو خۆ وەکو هەرمێ سێو ئەو شتانە لەسەر یەکتری موتوربە دەکرێن مزرەمەنیەکانیش لەسەر یەکتری موتوربە دەکرێن پاش قەڵەمەکەمان داکوتا من هەر قوڕبەکار دێنم ڕاستی نەزاحەت شێناوە هیچ مشکیلەشی نەبووە با بڵێن ئەو بۆشایانەی کە ماوەتەوە قوڕی لێ دەدەین نابێ هەوا بچێشێ بەو شێوەیە زۆر بە جوانی نەزاحەتی زیاتر دەبێتتر دوای ئەوە دێین بە تێپی موتوربەکە دەیپێچین جوان بەو شێوەیە بەو شێوە دەیپێچین لە موتوربەکردن تەنها چیت دەوێتەوە جۆری باشت دەستکەوێت بۆ موتوربەکە باڵێ ئەو داری کە دەهێنی دەبێت باش بێیان بەدڵی خۆتە و مەقەست پێویستە چەقۆ و تیپت پێویستە بۆ پێچانی موتوربەکەەوە نایلۆنیشی دەوێت بۆی دایپۆشی هەوا نەچێشێ و قەڵەمەکە یان خۆی موتوربەکەمان وشک نەبێتەوە بەڵێ عزیزان ئەچینە لای کۆتا بڕگەی پرۆگرامی ئەمڕۆمان کە تایبەتە بە کوردستانی نوێ اینجا من هەوڵ دەدەم ماچێتە دیارەکانی کوردستانی نوێتان بۆ بخوێنمەوە لە لاپەڕێکی کوردستانی نوێدا و لە دیارترین ماشێتەکان نووسراوە هەوڵەکانمان بۆ ئارامی و سەقامگیری هەرێم یەک بخەین کامە بابەتێکە لە لاپەڕێکدا بڵاو کراوەتەوە لە لاپەڕە دوودا پاراستنی ئەمنیەتی خەڵکی هەولێر کە ئەمە تەواوکەرەکەی لەو بەرە وتەبێژی یەکێتی ئەرکی هەموو لایەکە پێکەوە هەوڵەکانمان بۆ ئارامی و سەقامگیری هەرێمی کوردستان و پاراستنی سەروەری خاکی عێراق یەک بخەین ئەمە بابەتێکە کە بڵاو کراوەتەوە هەرێمی کوردستان بەشێک نییە لە کێشە و ململانیەکان ڕوونکردنەوەی یەک لە بەڕێوەبەرایەتی گشتی بانکی ناوەندی هەرێم لە سلێمانیەوە بۆ زانیاری زیاتر و ئاشنابوون بە ڕوونکردنەوەکە دەتوانێت کوردستانی نوێ بخوێنەوە لە لاپەڕە چواری کوردستانی نوێدا کە بابەتەکانی ئابوورین تێدا هاتووە ئایا ئابووری رووسیا بەرگە دەگرێت کە فەیسەڵ عەلی نووسیوێتی و بڵاو کراوەتەوە گەرمی پێویست لە کۆگاکاندا هەیە لە لاپەڕە پێنجدا کە بابەتی راپۆرت و بەدواداچوونە نەشتەرگەریەکانی جوانکاری بەسەر پزیشکاندا دابەش دەکرێت لە لایەکی ترەوە خزمەتکردنی بە ساڵاچوان ئەمەش بابەتێکە هاشم خەمگین نووسیوێتی و لە کوردستانی نوێدا بڵاو کراوەتەوە لە لاپەڕە شەشدا هاتووە کاردانەوەکان لەسەر موشکبارانەکەی هەولێر کە ئەمەش بابەتێکە درێژی هەیە لە لایەکی ترەوە لە ڕۆژاوا مانەوەی رووسیا لە سووریا لە دوای جەنگی ئۆکرانیەوە فەتحوڵڵاه حوسێنی نووسیوێتی لە لاپەڕە حەوتە بە ناوی گەلی کوردستانەوە گرنگە لایەنە بەشدارەکانی حکوومەت بە تایبەتیەتی هەڵوێستەیەک لەسەر ئەو دۆخە بکات پێشەوەی هەرێمی کوردستان ڕوبەڕووی ڕێکەوتنێکی ناڕوون و یەکلایەنی وەک ڕێکەوتنە 50 ساڵێکە ببێتەوە
لەبارەی دەستەواژی زۆرینەی نیشتیمانی ئەومەش بابەتێکە بڵاو کراوەتەوە لە کوردستانی نوێدا. لە لاپەڕەشدا هاتووە چی بکەین بۆ بەگشتداچوونەوەی توندوتیژی دیجیتاڵی. لە لاپەڕەنۆدا ئاهەنگێڕان بە ژیانەوە نەک مەرگ دۆستی. هەر لە لاپەڕەنۆدا گەنجە سەلارەکەی کەرتی دوو شەهید مام باپیر ئەمەش لە لاپەڕەنۆدا بڵاو کراوەتەوە. لاپەڕەدا هەندێک بڵاو کراوە و ئاگاداریە کە لە کوردستانی نوێدا بڵاو کراوەتەوە. لە لاپەڕە 11دا هاتووە نامەگۆڕینەوە لە نێوان کۆماری وڵاتانی عەرەبی و مامۆستا شێخ مەحەممەدی خاڵدا کەمەش بابەتێکە درێژەی هەیە لە کوردستانی نوێدا بڵاو کراوەتەوە. دیپلۆماسیەت چەمک مێژوو بنەماکان ئەمەش بابەتێکە بڵاو کراوەتەوە. شەهید حەمەڕەش سەرقافڵەی شەهیدانی ڕاپەڕین و هەندێک بروسکە و هەواڵە کە لە کۆتا لاپەڕەی کوردستانی نوێدا بڵاو کراوەتەوە. لەگەڵ بابەتەکان کە لە کوردستانی نوێدا بڵاو کراوەتەوە هەڵبەتە پاشکۆی ستادیۆمیش هەیە. ئەو کەسانەی کە ئارەزووی بابەتە وەرزشیەکان و زانیاریەکان لەسەر وەرزش لە کوردستان و لە عێراق و تەنانەت لە تەواوی جیهاندا دەکەن دەتوانن ستادیۆمی کوردستانی نوێ بخوێنەوە و زانیاری زیاتر وەربگرن. ئەمە تەواوی مانشێت یاخود زانیاریەکانی تایبەت بە کوردستانی نوێ بوو. من بۆ ئێوەم خوێند و ئاماژەم پێدا. لێرە داهاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان هەتا سبێنەوە لە پرۆگرامێکی نوێدا پێتانەگەینەوە. تەندروست باش بن، خواتان لەگەڵ.